وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ڕایگەیاندووە پێشبینی دەکرێت بەرهەمی ئەم ساڵی گەنم لە هەرێمی کوردستان نزیکەی 400,000 تۆن بێ. ئەوەش لە کاتێکدایە پێداویستی ناوخۆی هەرێم پێویستی بە 1 ملیۆن تۆن گەنم هەیە. بەڕێوەبەراتی گشتی پلاندانان لە وەزارەتی کشتتوکاڵ ڕایگەیاندووە هەر تاکێک لە عێراق ساڵانە پێویستی بە 192 کیلۆگرام دانەوێڵ هەیە. دانیشتوانی هەرێمی کوردستانیش لە ساڵێکدا پێویستی بە زیاتر لە 1 ملیۆن تۆن گەنم دەبێ تا بگاتە ئاستی ئاسایشی خۆراک. وەزارەتی کشتتوکاڵ ڕوونی کردوتەوە بەهۆی وشکە ساڵیەوە پێشبینی دەکرێت ئەم ساڵ بەرهەمەکە کەم ببێتەوە. زۆرترین ئەو ناوچانەشی زیانی پێگەیشتووە لە ڕووی بەرهەمی گەنمەوە گەرمیان بە پلەی یەکەم دێ. لە پارێزگای هەولێریش گوێر، جیبەگە و مەخمور و قوشتەپەیە کە بە تەواوی بەرهەمی گەنمیان لە ناوچووە. لە دهۆکیش ناوچەی سێمێڵ و بەردەڕەش زۆرترین زیانیان بەهۆی وشکە ساڵیەوە بەرکەوتووە. بۆیە بەهۆی وشکە ساڵیەوە تێبینی دەکرێت 85 پێشبینیەکان ڕاست بن. بۆیە ڕێژەی گەنمی بەرهەم هاتوو بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمە. بەرهەمی گەنمی ئەم ساڵ لە نێوان 300 بۆ 400,000 تۆن بێ. هاوکات وەزارەتی بازرگانی عێراقیش بڕێ 500 ملیارد دیناری دیکەی بۆ پارەی گەنمی ئەم ساڵی جوتیاران تەرخان کرد و پێدانی پارەکەشی خێراتر کرد. عەلا جەبوری وەزیری بازرگانی عێراق ڕایگەیاندووە بۆ پشتیوانیکردنی بەرهەمی خۆماڵی جوتیاران بڕێ 500 ملیارد دیناری دیکە دەدرێت بە جوتیاران لە بەرامبەر فرۆشتنی گەنمی ئەم ساڵیاندا بە سایلۆکانی وەزارەتی بازرگانی. کۆی ئەو پارەیەشی بۆ کڕینی گەنمی ئەم ساڵی جوتیاران تەرخان کراوە گەیشتۆتە 2 تریلیۆن دیناری عێراقی و ئەوەش هەوڵێکە بۆ پشتیوانیکردنی کەرتی کشتتوکاڵ و پشتیوانیکردنی جوتیاران و فرۆشیارانی گەنم.